بەس دەچمە لای وەلی سەلیم لە بازگەی شێراوای نێوان پردێ و هەولێر. وەلی لای تۆ چ باسە؟ سڵای خی گەورە لە تۆ تاوای بیسەران و بینەرانی کەناڵی ئەسمانی پێیان بێ بەڵێ دوای ئەوەی کە لە بەرەبیانیەوە تاوەکو کاژمێریەکی نیۆڕۆ شەڕشی سەختە لە نێوان چەکدارانی حەجی شعبی هێزی پێشمەرگەی کوردستان، بەڵام لە کاژمێریەکەوە شەڕەکە وەستا تاوەکو نزیکەی نیو کاژمێر بەر لە ئێستا دەبێت. هەرچەندە تەقوتۆق هەبوو بەڵام بۆم جۆرە نەبوو کە شەڕەشی گەورە بێت وەکو هاوشێوی پێش نیۆڕۆ. شەڕەکە لەبەرەوە وەستا کە فەرماندەکانی هێزی پێشمەرگە و هەروە چەکدارانی حەجی شعبی لە کۆبنەوەدا بۆی کە بگەنە ڕێکەوتنێک لەسەرەوەی کە چۆن ئەم شوێنێک کە حەجی شعبی مابەستێتی بێتن بۆی خەتی 36 هێزەکانی پێشمەرگە ڕادەستیان بکەن و بەبێ شەڕ، یاخود هێزی پێشمەرگە دەیگوت ئێمە لەم شوێنێکە ئێستا لێماینەوە بازگە شێراوە ئێمە ئێرە چۆن ناکەن و پێستا حەجی شعبیژە خوێنی لە شوێنی خۆی بوەستێت و پێشڕەوی نەکاتن و کۆبنەوەکە لەسەر ئەمە. بەڵام دوای ئەوەی کە نزیکەی 3 کاژمێر لە کۆبنەوە بوون نەگەشتنە هیچ ڕێکەوتنێک نزیکەی نیو کاژمێر ئەبێتن بە سەختی پێکدادان لە نێوان ئەم دوو هێزە دروست بۆتەوە. هێزی پێشمەرگەی کوردستان دوای ئەوە کە ڕێکەوتنەکە نەگەشت بە هیچ ئەنجامی ڕێکەوتن نەکرا لە نێوان ئەم دوو هێزەوە کە مەبەستم هێزی پێشمەرگەی کوردستان و چەکداران حەجی شعبی بوو. هێزی پێشمەرگەی کوردستان لەم قۆڵەوە نزیکەی نیش کاژمێر دەبێتن هێزەکی زۆری بردە ئەم شوێنە و هەروە هێرشێکی بەپەلە و خێرای کردە سەر چەکدارانی حەجی شعبی بە پێی ئەو سەرچاوی کە من هەیتم لە ناو پردێەوە پێیان ڕاگەاندم بەهۆی ئەو هێرشەوەی کە پێشمەرگەی کوردستان کردیە سەر چەکداران حەجی شعبیەوە ژمارەیەک لە چەکدارانی حەجی شعبی کوژراوە هەروە ژمارەیەکیان بریندارە. بۆ ئێستا حەجی شعبی لە وەڵامدانەوەی هێزی پێشمەرگەی کوردستاندایە، بەڵام هێزی پێشمەرگەش بەردەوام دەیەوێتن پێشڕەوی بکاتن لەم قۆڵەوە بۆی کە چەکدار حەجی شعبی نەتوان زیاتر بێنە پێشەوە. هەروە لە بازگەی شێراوەش تاوەکو ئێستا چەکدارانی حەجی شعبی نەیانتوانیوە پێشڕەوی زیاتر بکەن چونکە هێزی پێشمەرگەی کوردستان هێزێکی یەکجار زۆری لەم سنوورە داناوە هەروە بە هەموو شێوەیەک ڕێگریەکە لە چەکدارانی حەجی شعبی بۆی کە پێشڕەوی زیاتر بکەن. ئەوەلی لە پشتەوە دەبینم جموجۆڵ و هاتوچۆی سیارە هەیە و هاتوچۆی سیارەی مەدەنیە یان ئەوانە ئۆتۆمبیلی سەربازین و هاتوچۆ دەکەن، چونکە ئەمڕۆ ئەو ڕێگایە بەسترا بوو نازانم تا ئێستا ژەو ڕێگای کراوەتەوە یان هاتوچۆی پێدا هەیە؟ بەڵێ لە قوشتەپە لە ناحیە قوشتەپە بازگەیەک دانراوە لەلایەن هێزی پێشمەرگەوە ڕێگری لە تەواوی ئەو کەسانە ئەکرێت کە بەناوی خۆبەخشەوە بێنە ئەم ناوچەیە، تەنها ئەو کەسانە نەبێت کە هەوێی پێشمەرگیان لایە بۆیە لە ئەو کەسانە دێنە ئەم ناوچەیە کە تەنها هەوێی پێشمەرگیان پێ وارە بەشێکی زۆریان ئێستاوانی کە لێرە هاتووەکەن سەر بە هێزی پێشمەرگەی کوردستان یاخود ئەمبولانس ئۆتۆمبیلی مەدەنی نییە. بۆیە هاتووە ئۆتۆمبیلی مەدەنی تەنها ئەو ئۆتۆمبیلانەی کە خاوەنەکانیان پێشمەرگەنە لەگەڵ خۆیان دەهێنە ئەو سنوورەی بۆی کە لەم سنوورە بەجێ بێنن دواتر بچنە سەربازگەکە یاخود بچنە ئەو شوێنانێک کە شەڕی لێت ئیلا ئەو کەسانە ئەتوانن کە ئۆتۆمبیلەکانیان بێن ئەجینا تەواوی ئەو ئۆتۆمبیلان لەم ناوچانەدا ئۆتۆمبیلی یاخود فریاکەوتن یاخود ئۆتۆمبیلی زۆر باشە. بەپێی هەواڵێک وەلی بڵاو کرایەوە کە سەرۆکی هێزە چەکدارەکانی عێراق کە حەیدەر عەبادی سەرۆک وەزیرانە فەرمانی داوە کە لەو ناوچەیە ینی 50 کیلۆمەتر دوور لە شاری هەولێر هێزەکانی حەشتی شعبی و سوپای عێراقی پێشڕەوی نەکا بە ئاراستەی شاری هەولێر. ئەو ناوچەیە کوێیە؟ یعنی تا ئێستا حەشتی شعبی نەگەیشتووەتە ئەو ناوچەیە یان کە ئەمڕۆ دانیشتن بۆ لە نێوان هێزەکانی پێشمەرگە بەرپرسانی هێزی پێشمەرگە و حەشتی شعبی و سوپای عێراق حەشتی شعبی داوای چی دەکات؟ دەیەوێت بێتە کوێ و پێشمەرگەش ڕێگەی لە دەگرێت؟ حەشتی شعبی مەبەستێتی بێتە نزیک قوشتەپە کە هێلی 36 لەم ناوچەیە، بەڵام هێزی پێشمەرگەی کوردستان ڕێگریەکە لە هاتنی حەجی شعبی بۆ ئەو ناوچەیە و هەروە کۆبنەوەکەش کە لە نێوان ئەم دوو لایەنە هێزی پێشمەرگەی کوردستان و هەروە چەکداران حەجی شعبی دوایەوەی کە هات کە حەیدەر عەبادی ڕایگەیاند کە ئێمە لەو پێشڕەوی زیاتر ناکەین لە خەتی 36 یاخود 50 کیلۆمەتر بمێنێ بۆ ناو سنتەری شاری هەولێر. ئەم کۆبنەوەکە دوای ئەوەی هات، بەڵام دوا دیار کۆبنەوەکە هیچ دەرەنجامێکی باشی نەبوو، هاتە کۆبنەوەکە نەرێنی بوو بۆیە شەڕ دەستی پێکردەوە. بەڵام ئێستا چەکداران حەجی شعبی پێداگیری دەکەن لەوەی کە بێنەوە خەتی 36 کە دەکەوێتە گوندی دۆڵە بەکرا لە نزیک قوشتەپە، بەڵام هێزی پێشمەرگەی کوردستان ڕێگریان لێ یەکەن. سپاس بۆ پەیامنێرمان.